سڵاو لام و هاوڕێیان چای هەمووتان ماچەکەم بەڕێزان زۆر لە هاوڕێیان زۆر جا پرسیاریەوەکەن بە تایبەتی لەم یەک دوو ڕۆژە پرسیارەکە ئەوەیە ئەڵێن هەندێ باڵندە بە زەحمەت بێچووی لێ ئەگیرێتی ترم باڵندەیە چ باڵندەیەک بێت لە ئەوروپاوە هات بێت یاخود چ باڵندەیەک بێت کە ئی کوردستان بێنی ئەمە کێشەیەشی زۆر گەورەی ئاخود تێگەشتێکی زۆر هەڵەیە کە هەنێک کەس بە پێی خواستی خۆی یعنی بە پێی ئەوەی کە خۆی ئەوێت ئەم قسانە ئەکاتی ئەوەی کە بۆ نمونە باڵندەی ئەوروپی ڕاگرێت ئەڵێ باڵندەی ئەوروپی بە ئاسانی بەرهەمی لێ ژیرێت یا بە پێچەوانەکەیەوە ئەڵێ باڵندەی کوردی کێشەی تایە بڵین بۆ نمونە یاخود ئەوەی کە باڵندەی کوردی بەخێوەکات یاخود ئەیفرۆشێت ئەڵێ باڵندەی ئەوروپی کێشەی تیا هەیە بەڕێزان ئەم شتانە بە هیچ شێوەیەک شتی وان نییە چکە ئێمە خۆمان ڕۆژانە چووکو یار کە خەڵک وکو بەخێوکەر نامەمان بۆ ئەنێرێت چووکۆی کە دوکانیشمانە هەبێت کە ڕۆژانە خەڵک یەدیانی کێشەی هەیە لەگەڵ بەرهەمی خۆماڵیای تر چ کۆکتێلە بادجیە زێبرایە کەناریە بووکە سوورەیە ڕۆزێلایە با بڵێن هەموو جۆرەکانی کێ پارۆلێتە کویکەرە با بڵێن بە هەموو جۆرەکانی باڵندەوە کێشە هەیە بەڕاستی یعنی پێشویم بچمە بابەتەکەەوە من یەک نمونەی زۆر بچووک باس ئەەکەم کە هەمووتان ئاگادارن و ڤیدۆکانیش هەیە ینی لەوانەیە سبەی دووسبەی فەیسبوک بە بۆنی ڕۆشتنی تێپەڕبوونی ساڵێک خۆتان نەزانن کە ئەو ڕۆژەی بن منە پار لەم ڕۆژەیە ئەگە شتێکمان بڵاو کرد بێتەوە ئەم ساڵ لە عینەن ڕۆژ و لە عینەن کاتە فەیسبوک بیر تەخاتەوەڵی ئەم کاتە تۆ ئەوە کردووە پار ئێمە کۆمەڵێ باڵندەمان خۆمان لە ئەوروپاوە هێنایەوە وەکو نمونە تەوانەمە هێنایەوە کەناری بادجی ئینگلیزی ڕێینبۆ بڵین بادجی ڕێینبۆ زائیدەن کەناری زائیدەن بیرمان چووە کە ناوەکەی ئەوە لە ئەڵمانیا پێڵێن با بڵێن دەن و قەوسی جوانی تورکوازی تەمان بەڕێزان ئەم تەیرانە بێجگە لە تورکوازیەکان ئەوانی کە هەمووی خەڵتەکەی مابووە کە ئەڵین خەڵتەکەی ئەوەی کە خەڵک نەیکڕی بوو وەجبەکە ئەوەی ڕۆشتە بوو ئەوەی مایەوە کە خەڵک بەدڵی نەبوو مایەوە لە لام لە دوکان بڵین مابووە بەبێ ئەوەی هیچ ئامادەیان کەم بەبێ ئەوەی هیچ شتێکیان بەمێ لەگەڵ تورکوازیەکان هەموو ئەیزانن لە بازار ڕاو لە ناو خەڵکاوا باسکرامانە بێچووی لێ ناگرن ئەمرن ئەمە کۆمەڵێشت کەرەنتینە بوو هەموو ئاگاتان لێبوو بڕیاری کەرەنتینە زۆر بە خێرایی دەرچوو کە کەرەنتینە کناین من لە کاتی کەرەنتینە زیاد لە 300 بۆ 350 بێچووم گرت لەو تێرانە بە گشتی 300 بۆ هەمووشی ڤیدۆکان خۆتان بینیوتانە و بڵاومان کردوێتەوە بەبێ هیچ ئامادە هەر بۆ ینی من لە خۆم لە لای تێرەکان ماموچکە تێرەکان لە دوکان بوون قەدەغی هاتوو چۆ بوو نەمەتوانی هەموو ڕۆژێ بێم و بڕۆم لەبەرەوە لە دوکان ئەمامەوە هەموو هاوڕێیان ژاگیان لێتی ئەو هەموو بێچۆمان کرد لەخوا بە زیابێ بە مەرجێکیش ئێمە کێشەی شێمانە بوو سەرەتا لەگەڵەوە کێشێ ئەسپێشمانە هەر هەبوو ئەو هەموو بێچوەش گیرە بەڕێزان کێشەی ئێمە لەوایە ئێمە باسمان کردو قۆناغەکانی ژیانی باڵندە و چوار قۆناغە کە وەکو پێویست ناڵین باڵندە پیا بڕوە ئەمە یەکەم کەسێک کە باڵندەیەکە کڕێت ئەو دەقەی کە ئیکڕێت یعنی ئێشتا نەیکڕیوە بیر لەوە کاتەوە کەی بێچووی لێ بگرێت کە ئەمە یەکێکە لە هەڵە گەورەکان یعنی ئەمە یەکێکە ئەو پەلەیەوەیەتی بێچووی لێ بگرێت زائیدەن ئەم تەیرە و کووتمان لەگەڵ لە تولەک تەواوە بێت بەبێ ئەوەی قۆناغی پشوو ببینێ هەر هەمووی محەفزیاتێ بۆی زوو حازر بێ و بێچووی لێ بگرێ یا ئەیکڕێت پەلەی ئەوەیەتی بێچووی لێ بگرێت زائیدەن خواردن چ جۆرە خواردنیی ئێمە هەمومان ئەومان باس کردووە یعنی ئەمە وتومانە هەرچی کەسێک مەسەڵ بڵێن هەموو خواردن نییە یعنی ئێمە باسی ئەومان کردووە خواردن مەسەڵ بڵێن خواردنی ئەوروپی هەیە مەرج نییە باش بێت خواردنی کوردی ژێ مەسەڵەن کاڵین کوردی تێکەڵەیە کە خۆت دروستکێکی لە بازار مەرج نییە خراپ بێت یعنی بۆ ئێمە پەیامەکە وکو خۆی بنێرین بە گشتی نەک بەوە با بڵێن مەسەلەکەی شتێکی کە بێت ئەمە
یەکێکە لە کێشەکان خۆراک چ خۆراکێکی ئەیتێ ئاو چ جۆرە ئاوێکی ئیتێ پاک و تەمیزی ژینگەکە یعنی کە ئەڵێن پلەی گەرمامە بەسمان پلەی گەرما لە چ پلێکی گەرما تۆ ڕای ئەهێنیت چۆن ئامادەی ئەەکەیت چۆن ئەمانە ئەم کێشانە هەیە کە لە لای ئێمە ئەمانە هیچ حسابی بۆ ناکرێت زائیدەن کە لە هەمووی کێشەتر لە هەمووی کێشەتر لای ئێمە ئەوەیە کە یەکێک باسی شتێکە من 4 ساڵ لەمەوە پێش باسی ئەوەم کرد وتم ئێستا لە فەیسبووکە مناڵێک ینی مناڵەکەی خۆم با بڵین لە ژیانە تێری بەخێو نەکردووە لە ژیانە لە تێر نازانێت ئێستا لە خۆیەوە لە فەیسبووکە بڵێ من ترخێنم لەگەڵ ترخێنە و لەگەڵ بامیە و لەگەڵ فاسۆلیا و لەگەڵ جەرجیرا تێکەڵ کردووە قۆڵپێکم پێیاوە دوایی یاومە بە تێرەکانم نەخۆش بە چاکی کردنەوە بڕۆبێ ئەوی 10 ساڵ 15 ساڵ تیر بەخێوەکە ئەڵێ چۆنی بێت چەنی تیەکەی چەنی لەو تیەکەی ڕاکە ئەوی ئااتێ یعنی کۆمەڵێ شت هەیە بە ڕێزان خۆ ئەمە ناکرێتەوە هەرچیەکە وتیان تۆ ڕابکەی بییتێ یاخۆن مەسەم بڵین شتێکەڵن کاکە جان ئەمە وا لە هێلکاکە ئەوە نێلکە بکە وا لە نێرەکە ئەمە ئەوە بکات ئەم قسانە بەڕاستی سەیرم لێ ینی من خۆم ینی هەموو جارێ وتوم ئەگە شتێک هەبێت بۆ نمونە تیر فول بکات من بۆ تەیری دوکان بەکاری نارمێ دوکانار بۆ تەیری دوکان بەکاری نێنێ ئەگەر هەبێت باوای دانین کە هەبێکە نییە ئەگەر هەبێت ئەگە من دوکان ناربم تەیرێک مەبێ فول ببێت کەواتە من بۆ ماوەدە کیمیایی ئاخوت بەو دەرمانە کیمیاییە فولم کردووە کە کەچ کەسی ئیسفادەی لێ ناکات ئەگەر ئیسفادەشی لێ بکات لە چەند جارێ زیاتر ئیسفادەی لێ ناکات چکە هەمومان نەزانینەمەی بۆ جگەری خراپە هەم لە تەمەنی تێرەکەش کەمەکاتەوە یعنی کێشەکان لەوایە بەڕێزان چەند شتێکی باسمان کردووە ئێمە زۆر ئاسانە زۆر ئاسانە پاک و تەمیزی قۆناغەکانی ژیانی وازی لێ بێنە با پیا بڕوە کە قۆناغ بڵین ئەو سێ ئەو 4 قۆناغی کە پیا ڕوا بەپی ئەو 4 قۆناغا ئەو سێشتەی کە گرنگە هەر چواری بۆ دابین کە چ لە خۆراک چ لە ڕووناچی چ لە پلەی گەرماوک و پێویست کە خۆی تیا ئەژیوک و تەندروست بێ باڵندەکە و دوای ئەوە لە قۆناغی ئامادەکردنا شتی تەندروستی بەریا پێشتر شتی تەندروستی بەرە شتێکی بەرەکە سوودی لێبینە باڵندەکە یعنی بەڕێزان کێشەکە لەوایە مڵتی ڤیتامین بۆ ئیرێ بەتەیر بۆ نمونە ینی تۆ مڵتی ڤیتامینی ئەیت هەیە بۆ ئەوەی ترچی لەمە دوای ئەوە میوە و سەوزەی نەیتێ بڵین ئەو شتانی کە سەرچاوی تەواوکەری با بڵین تێکەڵەکەیەتی کە سەرچاوی تێکەڵەکەیەتی کە بریتێ لە خۆراکی تاواوکەری کە بۆ ڤیتامینات و کانزاکان کاتێ تۆ مڵتی ڤیتامینی تێ پێویست ناکەیتە سەوزەمیەوەی بیتی ئەگەر لە حاڵەتێکی شایایی تێ و تومانە کە ئیتێ وەکو تەنەوە بێرێ بۆ نمونە پارچەیەکی بچووکیتە بەس وەکو گۆڕانکاری ئەجینا نەگوکو ئەوەی سوودی لێ ببینێ چکە ئێمە هەموو جارێ باسی ئەومان کردووە باڵندە بە هەموو جۆرەکانیەوە بەبێ جیاوازی هیچی میوەخۆر نییە ئیلا چەند جۆریشی دەن و قەوز نەبێت ئەوانە میوە ئەخۆن یاخود مەسەڵ تورکوازین تۆراکۆ تەیرەکە میوەخۆرە دانخۆر نییە ئەو تێری دانخۆرە دانەخوا دان خواردنی سەرەکیەتی ئەوی کەی تەنەوە بەس بۆ گۆڕانکاریە لەبەرەوە بەڕێزان شتێک نییە بە ناوی ئەوەی بڵێ تەیری ئەوروپی بێچووی لێ ناگیرێ ئی کوردی لێ ئەگیرێ یاکۆ بە کوردی ینی بەڕاستی من خۆم تەریقە بمەوە کە ئەڵێم کوردی ئەم قسەیە نازانم من لە چووە هاتووە کە مەجبوریشین بیڵین لەبەرەوەی پەیامەکە بگات یاخود پێچاوانەکەی بڵێ تەیری ئەوروپی بێچووی باشتر لێ ئەگیرێ لەوە شتی وانە تا لە ئەوروپا بووین بێچوو لە تەیرەگریت خەڵگەڵی کاکەوە ئەوروپایە جەوەکەی ئەوێ فەرقی هەیە خواردنی ئەوێ فەرقی هەیە لە کوردستان لە ناو دوکانە تەیر ئەگری بێچوو ئەگری ئەڵەوەڵە کاکە کابرا هەرچیە جووت بێچووی ئەگرێ نەخێر ئەمە پەیوەندی بەوەیە تۆ تەحملت هەبێت تۆ 5 تەیرە هەیە دوای ئەوە بەڕێزان هەموو تەیرێک کە تۆ تەیرێکی بێ خۆمە هەموو جارێ و تومانە خۆمە خواردنێکی معەلەب نییە یاخو ساردیەک نییە سەری هەڵبچڕیت و بیخۆیتەوە تەیر کاتی ئەوێت ئەبێت سەبرێ لەگەڵیا هەبێ ئەبێت تەحملی لەگەڵیا هەبێت ئەبێت چاوەڕێ بکەیت ئەبێ خزمەتی بکەیت ئەبێ خواردنێکی بیتێ نە زەئیفی بکانە چەوری بکات یعنی خواردنێکی تەندروست وابێت کۆمەڵێ شت هەیە کە تەیر هەیەی مەسەڵ بڵێن نەخۆشیێکی ناوسکێتی باری دەرونیەتی قۆناغەکەیەتی ئەمانە بێت تو حسابی بۆ بکەی یعنی تو هەر نابێت پەلەی ئەوە بکەی یعنی بەڕێزانەگەری و سەری لایڤەکان کەن زۆربەی پرسیارەکانی وڵات جووتێکم جووت کردو 2 هەفتەیە مانگە 2 مانگ تا ئێستا هیچیان دیار نییە زۆر تەبیعیە بەڕێزان بۆ نمونە من 10 جووت تەیر جووت دەکەم خۆشەر نییە 10 جووتە هەر 10 جووتی لای من ئینتاج بات لەوانەیە 2 جووتی نێرەکە یان میەکان
هەر حازریش نەبن لەوانەیە نێرەکە هۆرمۆنی مێینەی تیا بێت هەر حازر نابێت یا زۆ بە زەحمەت حازرە بێ یا مێک هۆرمۆنی نێرینەی تایە ئەمەش هەیە لە تەیرانی ئێمە بێ حسابی ئەم شتانە بکەین وکوتمان باری دەرونی ئەم تەیرە کە بەو قۆناغی پیاڕۆکە قۆناغێکی زۆ قورسە زایدەن ئەچێتە ناو قۆناغەکەەوە لەوانەیە بە چەند ڕۆژە پێشێلکەکردن بە هەمان شێوە کۆمەڵی هۆکارێ کاریگەری لێ بکە ئەو تەیرە نەکەوێتە هێلکەکردن ینی هێلکە نەکات لەبەرەوە بەڕێزان تکا وایە کە باڵندە و کڕی تحمل ینی پەلەی ئەوەی لێ مەکە کە تۆ خێرا جووتی بکەیت و خێرا بێچووی لێ بگری هەموو کەسێ پێی خۆشە باڵندەی کە هەبێت بێچووی لێ بگرێت هەموو ئەمە شتێکی ئاسایی و شتێکی سەرەتاییە بەڵام لەگەڵ ئەوە شابێت تحملی لەگەڵ یا هەبێت ئەبێەوەی لەسەرتە بیکەیت مانگێکە 2 مانگە 6 مانگە 7 مانگە ئەگەر تۆ ئەگە بەخێوکەرێک ئەوێ باڵندەیە بکڕێت سوودی لێ ببینێت لە کاتێکا بیکڕێت یا مناڵ بێت یاخود لە کاتێکا بیت بچێتە قۆناغی توولەکەەوە ینی لە دوای مانگی 5 و 6ەوە بیکڕێت بە تایبەتی مانگی حەوت ئەو کاتە بیکڕێت داینێ قۆناغی توولەک لای خۆی تەواوەکە ئەتوانێت خۆشی ئامادەی کات دوایە خۆی بخاتە قۆناغی جووتکردنەوە ئەمە باشترین حلە نەک تۆ هەر چاوەڕێی ئەوە بی ینی سیرەکە لە وایە بەڕێزان من لە ساڵی 2009 دە و 11 و 12 هەتام ڕێ قسەم کردووە لە هەموو جیهانە باڵندە تا تەمەنی بچووکتر بێ گرانترێکە لە هەموو دنیا داواکاریشی زیاتر لەسرە بە پێچەوانەوە لە کوردستان دایمە خەڵک حەزەکات تەیرێ بکڕێک سەر بیباتە ماڵە جووتی کاو بێت چوی لێ بگری ئەمە سەیرم لێت ینی ئەمە بەجددی زۆر سەیرە شتێکە کە تا ئێسش چارەسەر نەکراوە زایدەن بەڕێزان کە زواتێ نەگادەم کێشانە بەس لە باڵندەی جوانیا هەیە با بڵین کەناریە کۆکتێلە غەندورە با بڵین بادجیە بەڕێزان کۆتر ئەوەی کۆتر ڕاگرێ ئەیزانێت لە دەنوڕێک بڵین لەم باڵندە جوانانەی ئێمە زیاتر کێشەیان هەیە هی جووتکردن بێچووگرتن کۆمەڵێ شتەیە ئەوەی مریشکی هەیە بامان شێوە زۆرێگەیە کێشیان هەیە ئەمەش هەموو یارەگەڕێتەوە بۆ قسانەی کە باسمان کرد هیچ جیاوازیەکی نییە هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ئەوە لە هەموو دنیا کەس کێشەی نییە لەگەڵ ئەم شتانە ینی بۆچی بەخێوکە لێرە کە کەڵە شێر و مریشک ڕائەگرێت 3 مریشک یا 4 مریشک و کەڵە شێرە ڕاگرێت و حسابیەوەکە لەم 3-4 مریشکە دوانیان هێلکە نەکات هەر نەیکات هێلکە و هەم بۆ خوێنەکەی ینی گۆڕینی خوێن زایدەن حسابی ئەوەشەکات چکە مەرج نییە ئەموو مریشکێک وەکو پێویست هێلکە بکات چکە هۆکار زۆرەکە ئەم باڵندەیە کێشەیەکی توش بێت لەو کاتێک کە تۆ پێویستی پێێتی هێلکە بکات یا زاوزێ بکات کێشەیەکی بۆ بێ و تۆ نەگەیشتێ ئەوەی کە ئەتەوێت لەبەرەوە بەڕێزان هیوادارم پەیامەکە گەیشت بێت ناشکرێ هەچیەکیان وت تۆ ڕابکەیت بە پەلەپەل بێ بە تەیرەکە و بە حساب سوودی لێ ئەبینێت یعنی تۆ لەسەرێک و خواردنی تەواوکەری ئەیتێ لەسەرێکی شەوە چی شتێکی کەیتێ بۆ نمونە من کە خواردنی تەواوکەرم ما بە باڵندەکانم نەهێلکەی کوڵاو نە سەوزە نەمیوە نە هیچ شتێکی کە نایەن بەو تەیرانە من بەڕاستیش ینی ئەمە خۆی ڕاستیەکەی وایە یەکێک ڕاکە مەسم بڵێم وڵا فڵان شت باشە ڕاکەم بیەمێ نە تۆ بە قۆناغ ئەوەی پێویست لەگەڵ تەیرەکان تا بیکە چاوەڕێ بکە زۆر ئاساییشە بەڕێزان هەموو کەسێک ئەمەشە زانی و کوتم باڵندە ڕۆح لەبەرە لەوانێت تۆ بەیانی یعنی یەکێک لە کێشەکانی کە زۆر جارانی لەم ماوەیە بینیومە من بەداخەوە یڵم ئەمە لە پەیجە عەرەبیەکانە بینیم کە بۆیان ناردە بووم بەحساب من بچم تەداخل بکەم ئەم هەموو خەڵکی تایە زەلامێک باسی ئەوەی نەکردووە مێ بۆ لەسەر هێلکە ئەمرێت یعنی مێ بۆ لەسەر هێلکە ئەمرێت لەخوا بەزیابێت لەخوا بەزیابێت الحەمدوللا تا ئێستا من وەختی خۆی مێم مردووە لەسەر هێلکە چەناها مێم مردووە لەسەر هێلکە فێری ئەوە بووم لەوە فێر بووم کە مێ لەسەر هێلکە کەوت ئەبێت دوای هەفتەیە بەپێی بۆ کەناری بۆ نمونە 8 ڕۆژ 7 ڕۆژەوەی ترە بێ ڕۆژە ناڕۆژە مڵتیڤیتامینی بەمێ بۆی سووڕی خوێنی چالاکە بەڕێزان شێش با ئەو بین نەچێتەوە شێ بەڕێزان بەس بۆ کاتی بوونی هێلکە هەڵاتنی هێلکە زۆر پێویستە باقەکەی لە قۆناغەکانی کە هیچ کێشەیەک نییە زۆر بێکەم بێ تەمەن دایمە شێ 40 لە بێ 45 لە بێ بۆ پێز باشە بۆ لایانی تەندروستی باشە بەڵام وکوتر وکوتمان هیچ زەرریی نییە بۆ باڵندەکە هەچ بەڕێزەکە هەچ پرسیارێکیە بێت هەوڵەما زۆر کورد بێ بەڵام نەمتوانی چکە شتیکە زۆرە پیا بڵین باسی بکەین لەسەری هەچ پرسیارەت ڕوونکردنەوەیەکە بێ من لە خزمەتانم چای متان ماچەکەم خواتان لەگەڵ